ئەوراقێک حازرکەین وەکو ئەوی کە هەیە یاسایەک هەیە دەبێت و هەرچەندەوە پێشێلکارێکی زەقی ئازادیە و پێشێلکاری دەستوریشە دەستوری عراقیە بەڵام بەرحەڵ یاسایەکە ساڵ 2010 دەرچووە کە لە بۆی ئەتوو خۆپیشاندانێک بکەیت لە وڵاتی پێویستە سەرەتا ئیزنی یەکەی ئیداری ئەو ناوچەیە وەرگری ئەمەش تەبیعی ئەوراقمان حازر کرد و تەقدیممان کرد لە ئەوراق وایە لە یاسایەکە وایە کە دەی بە ئەوراق جواب بداتەوە بەڵام بەڕاستیار بە تەلەفۆنێک جواب درراینەوە ئەمەش هەرچەندە من ڕۆژی دواتر چووم زۆر تکرارم کرد کە دەبی بە ئەوراق جواب بدرێمەوە قانونەکەەوە دەڵێ بەڵام ئەوان گوتێن ئەبدن ئەمە بە ئەوراق جوابت نادەینەوە یعنی مەحاڵە لە بە هەندێمە بە دوو سیلسیلەکەی داچوین و لەم دادگای تێڵچنەوەی ناوچەی هەولێر تاعانمان لێدا بەڕاستی هەندێک لە ڕقەمی ئەوراق و ڕقەمی کتابوانم پیاکرد هەر لە ڕێی وەکو برێڕێی برادراتیوانە هەندێک ڕقەمی ئەوراقوانم پیا کرد تاعانمان لێدا ئەوەی لای من زۆر سەیرە من دوو ڕۆژە دەچم تەنانەت جوابی کتابی محکەمەش دەنادنەوە ینی حرمەت لە بۆ ئەوراقی محکەمەش دانانن کە تەڵەبی ئەو کتابەکرا هەرچەندە ئەم پێم وایە ئیتفاقیەکە لە بینیان کاکە ئەتوو فەرم و ئەوراقەکەی بدێ بە ئەو جوابت نەداتەوە هەتا ئێساکە بەڕاستی ئەوەی ئەمن تێگەیشتبم تەنها کاتکوشتنە و ئەوان غێری خۆیان نانەوێ لەو شارەی کەس دەنجی هەبی شتێک بخۆیان پێیان خۆش نەبی نانەوێت کەسێککە دەنگ هەڵبڕێجە دەنگەکە باشە خراپە یعنی ئەو سەحرش بەتاڵ بەوە کە ئەگەر ئەو خەڵکەی دێتە سەرزاددا ئەوە ئەگەر بێت و داوامان لێ بکە ئەمە ڕێی دەدەینێ و کار ئاسانی لە بۆ دەکەین نابعکس و ئەمە داوامان کرد و کار ئاسانیش لە بۆ نەکراوە من تێبینیەکی کەم کرد لەوێندەر بەداخەوە ینی ئەزانی جێبەجێکردنی قانونیش قوربانی دەوێت داواکردنی دەوێت سووربوونی دەوێت سەوابقی قەزایی لەسەر ئەو موزوعی نەبوو ئەمە یەکەم کەس بووین ئەو داوای بکەین وە لە تەعەن لێ بدەین یعنی لە محکەمە هیچ بابەتە چیکە پێشتر بەو شێوەی نەچوویتە پێشدا دوێت یعنی هەر کەسە کە چووە داواشی کردبی بە تەلەفۆنێک پێیان گوتێ مەیکە ئەوش گوتی باش هیچ سوور نەبووە لەسەر داواکەی خۆ ئەوە یەکەم داوا بوو ئەمە کە بردمان ئەوش بەداخەوە هەتا ئێستاش تەڵەبی ئەوراقی هەلەکنە منە تەنانەت لەم حافەزە کەس ئامادە نیە لەسەر پەڕاوی فەرمی دادگای تێهەڵچوونەوەی هەولێر ئیمزایکیش بکە یعنی نەوەن ما بە ئەوراقەی ڕسمی شوەریان نەگرێت ئێستا چکە ئەوراق ڕسمی دەبیت جواب بدرێتەوە تەبیعی یۆنامی ئاگاداری هەموو وردەکاریەکە تەنها ئەو خطوە ئەخیر نەبێ کا من بەیانی ئەویش بە بەڕاستی بەویش بە ئەوراقێک کە تیان دەگەینم کە حرمەت لە بۆ ئەوراقی ڕسمیش دانانێن و تەنانەت نایڵن کە دادگاش ئیش خۆی بکە ئەگەر دادگاش ئەو ڕێی لەبەر ئەوەی نەگربێ کە کێشەی لە بۆ دروست بکە حتا ئێستا بابەتەکە وایە کە ناکرێت بەڵام ئەمە شەر سووری ئەو ئەخیرەی بە یۆنامی دەگەینین بەڕاستی کە حتا ئێستا جوابی تەڵەبەکەی دادگاش ناداتەوە پارێزگار کە ئاخۆ ئەو تەنها ئەو سەبەبی ڕێگە پێنەدانەکەی چیە جوابی دادگاش ناداتەوە لەلایەک ئەمە ئەخیری کۆنووسەکەی بەیۆنامی و بە نوێنەرایەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لێرە دەگەینین کە ئەو وەزعی قانونە لێرە ئەو وەزعی دەنجی ئازادە لێرە کووە و بەڕاستی مەشوەکو قانونی هەر ئەوەندەمان پێ بدەکرێت چکە ئەگەر جیهەتە ڕسمیە حکومیەکان حرمەت لە بۆ ئەوراق قانونیدانن یعنی من وەک پارێزەرێک چ بکەم ینی فڵان وەکەوەی تەڵەب دەکات چ بکات دەبی بەخۆی دەسەڵات بەخۆی قانون جێبەجێ بکە ئەو کاتی ئەم دەتوانم بەڕێکارێکی قانونی ئیشەکان بەمە پێش بەڕاستی سەبارەت بەوەی ناوەڕۆکی داوایەکەی مەچ بوو بەڕاستی زۆر لێکدانەوە ینی زۆر ناحەقی لەگەڵ ئەمە کرا کاکە ناوەڕۆکی داوایەکەی مە ئەوە نەبوو کە ئەمە پشتیوانی ئەلف بین دژی دژی با پشتیوانی با بین دژی پشتیوانی ئەلف تەنانەت ناوەڕۆکی داوایەکەی مە پشتیوانی بوو لە ئاشتی نەک لە شەڕ لە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاشتی لە ڕۆژ ئاوای کوردستان لە ئاشتی لە غەزە و لە ئاشتی بێگومان دەنگ هەڵبڕین لە بۆی هێزی تورکیا لێرانە پاشەکشی پێ بکرێت و کەشتێکی نایاساییە
ناوەڕۆکی داواکاریەکەیمە بەو شێوەیە بوو نە بەو شێوەی ئەمە پشتیوانی کەسێک بین بەڕاستی زۆر برادر بە ناوی قەومی ینی نەوەنما گلەیان لەمە هەبوو ئەمن دەمێ هەندێک ورتر لەسەر مۆزوعی بدوێم نووسرا و زۆرە بەڕەشنووس بە ئەوەی کە نەوعانما دەستورێکی وەتەنیان عالەمی وەرگرتیە ئەوە جارنامەی گردردونی مافی مرۆڤ ئەو چەندان فەلسفەیە فەلسفە عالەمیەکان کوردیەکان یەک فەلسفە بینە کە پشتیوانی لە کوشتنی ژن و منداڵ بکە حتا ئەم بڵێن بەڵێ ئەماش قەومینە لەبەرەوەی قەومینە باشە ئەمەش بەو شێوەیە لە دنیا هەرچی بە قەومە بێدەنگ دەبین و هیچ ناڵێن باش یەک فەلسفە هەبی لە هەموو دنیا ئەگەر کتابە ئەڵایەکان بن یان فەلسفە ئەرزیەکان بن دژی کوشتنی ژن و منداڵن دژی ژێرپێکردنی خەڵکی مەدەنینە ئێمەش هەر ئەوەمان گوتی ینی لۆ دەبێت خەڵکێک بە ناوەچی کە ئەو ناو ئەڕەخنانە لەمە بەگری کە گوایە ئەمە نەوعانما لە جەبهەی ئەوە چوینە جەب نەخێر ئەمە هەر خەڵکێکی ئینسان دۆست و تەواو ئازادین و قسەشمان لە دەستی خۆمانە و ئەوەش دەکەین کە پێمان ڕاستە بەڕاستی نەک ئەوەی ئمە لەو جەبهەی بیم چینەوە یان پشتیوانی جەبهەکەی نامە ناوەڕۆکی بابەتەکەیمە پشتیوانیکردن بۆ لە ئاشتی لە ڕۆژ هەڵاتی ناوەڕۆ چکە پێمان وایە شەڕ ئەمن وەک خۆم نەزان لاوانێ هەریەکەشیش مباررە چێبی شەڕ هیچ شتێک بەلای مەزلوم داناش هیچ کات بەلای مەزلوم داناشتی هەر کاتێک لە هەر وڵاتێک هەر چەندی شەڕیش بکری ئەخیرەن هەر دەبیتەوە ئاشتی لێرکانەیە چێتی و پارتی 20,000 کەسیان لێ کوش دوایش وەرن بە ئاشتی بکەین خەڵکیش ناڵێ وەڵا پشتیوانی ئاشتی ناکەم ئەوەی کوڕەکەی شەهید بوارە با ئەی دووەمم شەهید نەبی ئەوەی با بڵێن بابی منداڵەکانی ڕۆیە دەڵێ با کوڕەکەشم نەڕوە ئێ بێگومان ئەو کاتی ئەو پشتیوانی دەکە جەلۆمە هەر لە سەرەتاوە پشتیوانی ئاشتی نەبین بەڕاستی ئەو دەنگە ناڕازیەی کە دژایەتی شەڕ دەکا ناکرێ ئەو جۆرە تانانەی لێ بدرێ و بەڕایی من خەڵکەکیش ڕایەکەی هەیە بەڕاستی ئەوە بابەتە چکیە سەرنجام ڕێگریکردن لەمە بابەتەکە ئەوە نییە کە ئاخۆ حکوومەتی مە لەگەڵ چڕایەکدا حکوومەتی مە ئەسڵەن دژی هەر دەنگەشی ناڕازی ئەجە ناوخۆیی بی لەسەر کارەبابی لەسەر ئاوبی لەسەر غەزەبی لەسەر ڕۆژ ئاوابی لەسەر تورکیابی دژی تووە یعنی دژی دەنگەکە کە ناڕازی بی زۆر گرنگ نییە بەڕاستی لە لای ئەو دەنگە چەند دەگا چەند ناگا ضرورەتی چیە مادام ئەمە ئەو مبەرشمان نێشتن بەڕاستی کە ئەم جارە پێمان بە خەڵک دەڵێن ئەتو داوا ناکەی خۆ ئەگەر داوا بکەی ئەمن ڕێت دەدەم و کار ئاسان نەخێر ئەمە داواش دەکەین حتا زۆر سووریش بین هەتا ئەو ڕۆژ ساعت 12 من لەم حافەزە بوویمە داواش دەکەین و بابەتەکە بەو شێوەیە نییە ئەوان دەیانەوێ غێری ئەوان هیچ کەسێک دەنجی نەبی سەرنجام لە هەر وڵاتێک هەر سیستەمەک هەبی خەڵکێک هەر دەبی دەنجی زوڵاڵ بی خەڵکێک هەر دەبی دەنگ بگەینی خەڵکێک هەر دەبی هاوار بکە ناکرێت و پێت وابی هەموو خەڵک دەتوانی بێدەنگ بکەیت لەو ئەنەیە لەسەر خەڵکێک بتوانی بەڵام سەرنجام دەنگێک هەر دەبی دووبارە دەنجی ناڕازی دووبارە دەنجی ئازاد لە وڵاتی دروست بکاتەوە بەڕاستی دەنجی مەش هەم لە ئێستا هەم لە ئەو هەڵوێستانی ڕابردوو لە داهاتوی شاڵە هەر لەو دەنگانە دەبی و ئەمن ویژدانم ینی نەفسیان زۆر بۆی متاثیر بووم کە خەڵکێک بە ناوی ئەوەی کە بە ناوی وەتەنی گلەی زۆر زەق و ناخۆشی لەمە دەکرد کە ئەمن پێم خۆشە بزانم لە کاتی ڕۆژ ئاوا چێ دەنجی لەمە زوڵاتر بوو لە ناو هەولێر ئەمە پێم خۆشە بزانم ینی کاتی لەشکر چێشەکانی تورکیا چێ دەنجی لەمە زوڵاتر بوو هەتا ئەوڕۆ بێ مزایدە بکە کە ئەمە لەبەرچ لە غەزە کاکە گیان ئەتو ناتوانانی گلەی ئەوە لە من بکێ ئەمن وەک ئینسانێک پێم ناخۆش بێ منداڵک ببن تەپ و تۆز بکەوی ئەتو ناتوانانی ئەو گلێ لە من بکەی ئەمن پێم ناخۆشە لێرە خەدر لەم بکرێ و پێم ناخۆشە لە وڵاتە چکەش غەدر بکری و دەنجی خۆشم دەبی یعنی ئەو گلەیە بەڕاستی ناڕەوەیە لەسەرەوەی زۆرێک لەو بەڕێزانە دەڵێن بەشێک لە خەڵکی فەڵەستین سەردەمی بەحث
لێرانە هاتیینە پۆلیس بووینە مغاوێری بووینە بارحاڵ خزمەتیان کردیە لەبەر هەندێک ئێسامە دژی هەر جوڵەچینە ئەگەر ئینسانیش بی لە بۆ غەزە لە بۆ هەر کەسێک وڵی من ئەو پرسیارە ئاڕاستی و بەرەزان ناکەم زۆر پێم خۆشە بزانم ئەوانەی کە کورد بوون و ئەنفالیان کرد ئێستانگۆ هەڵوێستان چێ لە بەرامبەری ئەوانەی کە عرب بوون و ئەنفالیان کرد ئێستا هەڵوێستان چێ لە بەرامبەر لە ناو هەولێر هەتا دێن ئەو گلەیە لەمە دەکەن ئەنگۆ هەڵوێست بەرامبەرەوان بنوێنن وەڵی ئەم پێشتان دەکەوم خەسارەش هەبوو ئەمن دەیدەم ئەو جا دوایە گلەیەکەشتان دەخەمە سەر چاوم دەڵێم باشە تەواو ئەنگۆ ڕاز دەکەن ئەو منداڵە یەک ساڵی کە تەپوتۆز لەوێ دەیخنچینی لەبەر ئەوەی ئامۆزای خزمەکەی لێروکانە پێشتر مەغاوێری بووە ئەمن دەنگ هەڵنابڕ بەس دەبی یەکەم جارە تو هەڵوەست لە بەرامبەرەوانە وەرگری لە جیرانی تۆ و دێ و حرمەتی دەگری و دوور نەڕۆین لەوانەیە لە پەکوڕی لە بۆ دۆقە لە بۆی بچی کە سوور دەزانی کارکتەری سەرکی ئەنفالە ناشوێری دەنگ هەڵبڕی بەڵام لە بەرامبەرەمە دەنگت زوڵاڵە کە گوایە ئەوان پشتیوانی ئەنفال نا ئەمە بەعکسەوە پشتیوانی هەر دەنگەچین کە ئاشتیبی و پشتیوانی هەر دەنگەچین کە لە خزمەت دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناڕازی دەستا خۆش